دگەل نێزیکبوونا دەمێ هەڵبژارتنên ئەنجومەنên نوێنەرên عێراقی و بەشداربوونا لیست و قەوارەیên سیاسی لە عێراقê و هەرێما کوردستانê ئێکەتی نیشتیمانی کوردستان وەک هێزەکە کاریگەر و خودانسەربوور دێ بەشداری van هەڵبژارتنا بیت و bi lîsta 162 jimareka berbijêrên xwedan ezmûn û bawernameyên bilind dêşiyanên xwe mezêxin pêxemet xizmetkirina gelê Kurdistanê û li hemî bajêr û bajêrkên Kurdistanê endam û layengirên êketî piştevaniya xwe bû lîsta 162 berbijêrên wî dûpat dikin û amade ne beşdarî helbijartinên Perlemanê Iraqê bibin û dengê xwe bidene lîsta 162 kandîdên êketî niştîmanî Kurdistan û berbijêrên lîstê bi bername û planeka dariştî xwe amade kirîne bû Perlemanê Iraqê. سفين لبن داوية شتي لبن نهاية لسر سنوخي دنگان الله بجيرين يكيتي لسر سنوخي دنگان الله بجيرين يكيتي ليستي صو شصودو وقالي كور خميتي دن ادين بيكيتي غمي هجار الكيتي دن ادين بيكيتي غمي هجار الكيتي دەین بە یەکێتی چرای شەوا زەنگیتر ڕابەری شۆڕشی گوڕ هەڵای سەختی ڕێی دژوار لەسەر مەزاری ماما هەڵێینەوە هەزار جار لیسما 162 جێی ئومێدە بۆ هەژار لیسما 162 جێی ئومێدە بۆ هەژار لەسەر سنووقی دەنگان هەڵە بژێرین یەکێتی لەسەر سنووقی دەنگان هەڵە بژێرین یەکێتی لیستی 162 بۆ گەلی کورخەمیەتی دەنگ ئەدەین بەیەکێتی غەمی هەژار ئەرکێتی دەنگ ئەدەین بەیەکێتی غەمی هەژار ئەرکێتی یەکێتی سنبولمانە بە نەسرەوتن لا غەبات دەنگ دەدەین بە یەکێتی بەدیهێنەری ئاوات لیستی 162 وەری هیوایە هەڵهات بە خوێن دەنگی پێدەدەین دەیڵێینەوە هەموو کات بە خوێن دەنگی پێدەدەین دەیڵێینەوە هەموو کات لەسەر سنووقی دەنگات هەڵە بژێرین یەکێتی لەسەر سنووقی دەنگات هەڵە بژێرین یەکێتی لیستی 162 بۆ گەلی کورخەمیەتی دەنگ ئەدەین بە یەکێتی غەمی هەژار ئەرکێتی دەنگ ئەدەین بە یەکێتی غەمی هەژار ئەرکێتی پێشەنگە فاکتەرە بۆ سەرکەوتن
قوتابخانەی خەبات و فێرگەی حیلم و سەرکەوتن لیستی 162 لیستی مەردی و نەسرەوتن هەموو دەنگی پێدەدەین بۆ ماڵی کوردیە خستن هەموو دەنگی پێدەدەین بۆ ماڵی کوردیە خستن لەسەر سنووقی دەنگدا هەڵە بژێرین یەکێتی لەسەر سنووقی دەنگدا هەڵە بژێرین یەکێتی لیستی 162 بۆ گەلی کورد خەمیەتی دەنگ ئەدەین بە یەکێتی خەمی هەژارەرکێتی دەنگ ئەدەین بە یەکێتی خەمی هەژارەرکێتی لەسەر ئارام گەیمان پێکەوە بە مەردانە دەستزەنێ و دەستی یەکەین هەمومان بە برایانە یەکێتی نیشیمانی بەناو ماڵی هەمووانە مەزاری پیرۆزی مام ڕەمزی پێکەوە ژیانە مەزاری پیرۆزی مام ڕەمزی پێکەوە ژیانە لەسەر سنووقی دەنگدات هەڵە بژێرین یەکێتی لەسەر سنووقی دەنگدات هەڵە بژێرین یەکێتی لیستی 162 بۆ گەلی کورد خەمیەتی دەنگ ئەدەین بە یەکێتی خەمی هەژارەرکێتی دەنگ ئەدەین بە یەکێتی خەمی هەژارەرکێتی لێر لە کاتی ئەم هەڵبژارنەدا بچن دەنگ بدەن بە لیستی یەکێتی لیستی شەیدان لیستی 162 لە پێناوی بەدەستێنانەوەی ئایندەمان تەنها بە ڕێگای نادنی تیمێکی بەهێزی یەکێتیەوە بۆ بەغا ئێمە ئەتوانین پەیوەندیەکانمان ئاسایی بکەینەوە ئارامی و سەقامگیری بگەڕێنینەوە چکە لە ئارامی و سەقامگیرینی خۆشگوزەرانی گەشە ئەکات ئاوەدانی گەشە ئەکات کە ئاوەدانیش گەشەی کرد بە گوزەرانی خەڵک باشترە بێت ئەتوانین لە ڕێگای تیمێکی بەهێزەوە لە بەغاوە کێشەی موچە چارەسەر بکەین لە ڕێگای ناردنی تیمێکی بەهێزەوە ئەتوانین کێشەی بودجە چارەسەر بکەین ئەتوانین لە ڕێگای تیمێکی ناردنی تیمێکی بەهێزەوە بۆ بەغا کە یەکێتی بێت کە سیاسەتەکەی لە چوارچێوەی سیاسەتی یەکێتیەدا ڕژرابێت ئێمە ئەتوانین وا بکەین هەرێمی کوردستان سوودمەند بێ لەو هاوکاریانەی کە ڕوو لە عێراقەکان لەم ساڵانەی کە لە بەردەمانایە بۆیە من گەشتبینم لیستی 162 ئەو لیستەیە بۆ گەڕانەوەی ئایندەمان بۆ بەدەستهێنانەوەی ئایندەمان بۆ گەڕانەوەی سەقامگیری و ئارامی و خۆشگوزەرانی بۆ خەڵک ئێمە وازەحە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە بووە کە ئێمە هیچ پێویست ناکە پەلامەری هیچ لایەنێک بین پێویست ناکە بێڕێزی دەربڕین بەرامبەر بە هیچ لایەنێکی تر هیچ هێزێکی تر سیاسەتی یەکێتی ڕوونە ڕۆیای یەکێتی بەرچاوە هەمیشە یەکێتی لە پێناوی ئاشتی و دیموکراسی و مافی مرۆڤ و مافی چارەی خۆنووسین خەباتی کردووە ئەمڕۆژ هیچ شیاوازیەک نییە داهیوادارین کە هەوادارانی یەکێتی لایەنگەرانی یەکێتی کاندیدەکانی یەکێتی دام و دەستگا مەقڕەکانی یەکێتی هەڵمەتێکی ئارام و سەقامگیر ببن بڕێوە نەبن بە مای ئیزعاجکردن و بڵین ئاڵۆزی بۆ ناو شەقامەکان و پیرۆزبایی لە کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەم و لە دەنگدەرەکانی یەکێتی بەتایبەت ئەوانە هەمووی تەشویشن ئەیانەوێ خەڵکی یەکێتی بێئومێدکەن کادرەکانی یەکێتی بێئومێدکەن وازەحە یەکێتی بێئومێد نابێ یەکێتی ڕوبەڕووی گەورەترین دیکتاتۆریەت وەستاوە و نەڕووخاوە و بەعکسەوە ڕوبەڕووی توندڕەوترین تێرۆریست وەستاوە و شکاندووشێتی بۆیە بە دووسێ قسە و بە دووسێ تەشویشی ئەم لەوە ئەولا باوەڕ ناکەم یەکێتی بێئومێد بێ یەکێتی بە هەموو فەرق و جیاوازیەکانەوە ئیسباتی کردووە کە هێزێکی بەهێزە هێزێکە کە جەماوەری هەیە جەماوەرەکەشی لەبەر مەبدە لەگەڵیەتی نە لەبەر ئیمتیازیان لەبەر مەوزوعێکی لەبەر مەبدە لەگەڵ یەکێتیدایە بۆیە من گەشتبینم کە ئایندەی یەکێتی گەشە و ئایندەی کوردستان لە چوارچەی عێراقێکی دیموکرات و فێدراڵیش بکەشە پێشێتی مێژوویەکە پڕ لە سەوەری لە خەبات لە تێکۆشان لە کۆڵنەدان ڕووبارێک خوێنی داوا لە پێناو بەدەستهێنانی ماپەڕەوەکانی گەلی کوردستان بۆیە بەردەوام بوون لەو مێژووە لەو خەباتە لەو تێکۆشانە ئەرچ سەرشانی هەموو تاکێکە لە هەرێمی کوردستان وایە لە چەند ساڵی ڕابردوودا وڵاتەکەماندا بە قەیرانی زۆردا تێپەڕکردەوە بەڵام هەمومان دەتوانین بەیەکەوە وەکو یەکێتی وەکو ئامراز چۆن لە ڕابردوودا هەڵگری پەیام و هەڵگری مەشخەڵی تێکۆشان بووە خەبات بۆ داکۆچی بۆ لە مافی
لە مافی گەلە زەوت کراوەکەمان لە داهاتوودا دەتوانین تە پێشنگ هێزی یەک لاکەرەوە بۆ ئەوەی بتوانین ژیانێکی ئاسوودە و پرچکۆ و سەروەری بۆ گەلانی کۆمەڵانی گەلانی کوردستان دابین بکەین. بەرنامەی یەکێتی نیشتمانی کوردستان و لیتی 162 یەکێتی نیشتمانی کوردستان ئەو بەرنامەیە کە لە ئێستا و بۆ ئایندەی کوردستان گەڕانەوەی ئەم شایەتەدارانەی کە حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی بەغدا لە بەسایەک تا ئێتا ڕێک نەخراوە بتوانین لە داهاتوو ئەمە ڕێک بخێن بە شێوەیە کە خەڵکی کوردستان چیتی بێبەش نەبێت لەو شایەتەدارانەی کە هەیە لە دەستوری عێراقیش کە هەرێمی کوردستان بەشێکە بە مادەی دەستوری ڕێکخراوە بۆیە ئێمە کار دەکەین لێ جێبەجێکردنی مادەی 140 ئەم شایەتەدارانەی بۆ هێزی پێشمەرگەی کوردستان کە بەشێکە لە مەنزومەی بەرگری عێراق ئەم هێزانەی کە یان ئەو بەشە ئەو مادانەی کە ئێستا لە دەستوری عێراق هاتوون بە خوێن و فرمێکی خەڵکی کوردستان جێژی کراوە بۆ ئێمە هەوڵ دەدەین هەم بۆ پاراستنی هەم بۆ بەردەوامیمان و هەم بۆ ئەوەی بتواندرێت لە ئایندەیەکی باشتر لە ئایندەیەکی نزیکتر خەڵکی کوردستان ژیانێکی سەربەرزانە موچەی خەڵکی کوردستان ژیانی کوردستان بژێوی خەڵکی کوردستان هەموو چاک بکەن و کاری لەسەر بکەین هیوای سەرکەوتن بۆ لیستی 162 لیستی شەهیدان دەخوازین هون وەکو بادینە سات و گەلە بخێرهاتن مانی کوردستان هێزەکە لە ناو جەرگە و ڕێگ و ڕوشەی خەڵکی کوردستانەوە هەڵقوڵاوە و دروست بووە ئەم هێزەی یەکێتی نیشتمانی کوردستان هێزەکە ڕووباری خوێنی شەهیدانی داوە ئەم حزبی یەکێتی حزبی مامزەلال و حزبی پێکەوەژیان و حزبی ئایندێ و خەڵکی کوردستانە بۆیە ئەمانەی کەوا بیر دەکەنەوە و پێمە لە ڕابردوو لە مێژووی خەڵکی یەکێتی نیشتمانی کوردستان نەگەیشتون بۆیە ئەو هێزانەی کەوایان دەزانی لەم قۆناغای بە ناڕەزایی خەڵک بەهۆی ئەو قەیرانە ئابووری کە هەبووە دەتوانن سواری سەر ئەو شەپۆلی خەڵک بکەن بەڵام من دنیای پێتان دەڵێم یەکێتی نیشتمانی کوردستان سەر دەکەوێت لیستی 162 دەکەوێت وانێ وا تێدەگەیشتن ئەمانەی کەوا تێدەگەیشتن کە یەکێتی نیشتمانی کوردستان لەم قۆناغە دەشتێ یان جیابوونەوە پێم وایە لە ئایندەیەکی نزیک شتێک دەبینین کە بە هەرگیز و هەرگیز بۆ ئەمەی لە ڕابردوو بینیان بۆیان ناگەڕێتەوە و پەشمانیش دەبنەوە. بەرنامەمان جێبەجێکردنی دەستور مادەی 140 بە تایبەتی پێداگیری لەسەر تەواوی مافەڕەوەکانی گەلی کوردستان و پەلەکردن لەسەر جێبەجێکردنی ئەو یاسانێک کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندان و هەروەها دەرکردنی ئەو یاسانی لە بەرژەوەندی خەڵکی عێراق کوردستاندان یەکێتی گرینگە چکە یەکێتی قسە یەکلاکەرەوەی هەیە لە کوردستان و لە عێراقیش دڵنیابن. الله بژێرین یەکێتی لەسەر سنووقی دەنگە الله بژێرین یەکێتی لیستی 162 بۆ گەلی کورخەمێتی دەنگ ئەدەین بە یەکێتی غەمی هەژارەرکێتی دەنگ ئەدەین بە یەکێتی غەمی هەژارەرکێتی یەکێتی چرای شەوا زەنگیتر ڕابەری شۆڕشی گوڕ هەڵای سەختی ڕێ دژوار لەسەر مەزاری ماما هەڵێینەوە هەزار جار لیسما 162 جێی ئومێدە بۆ هەژار لیسما 162 جێی ئومێدە بۆ هەژار لەسەر سنووقی دەنگە هەڵە بژێرین یەکێتی لەسەر سنووقی دەنگە هەڵە بژێرین یەکێتی لیستی 162 بۆ گەلی کورخەمێتی دەنگ ئەدەین بە یەکێتی غەمی هەژارەرکێتی دەنگ ئەدەین بە یەکێتی غەمی هەژارەرکێتی. سەرەتا دەستخۆشی لە جەماوەری بە شەرەفی شاری هەولێر دەکەین کە بە گوڕوتین و حەماسێکی زۆرەوە بە پەرۆشەکی زۆرەوە هاتن بەشداریان کرد لە مەراسیمی ناساندنی بە فەرمی ناساندنی بانگەشەی هەڵبژاردنەکان و کاندیدەکانمان کاندیدانی لیستی 162 یەکێتی نیشتمانی کوردستان لە هەولێر. دیارە ئەم مەراسیمە
لەبەر گڕوتین و حەماسی و زۆری و بەرفراوانی جەماوەر بەشێک ڕەنگە لە بەرنامەکانمان مابوو بەڵام ئەوە دەسەلمێنی یەکێتی نیشتیمانی کوردستان تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێشوودا لە بەغدا ڕۆلی کاریگەریان هەبووە لە دەستور و شەڕی داهاتوو شەڕی دەستوریە چونکە دەرکەوت بوونی یەکێتی گەشەکردنی یەکێتی و نوێنەرەکانی یەکێتی لە بەغدا و لە پەرلەمانی عێراق جێپەنجەیان دیار بووە و لە ئایندەدا ئومێدی زۆر هەیە ئەو تیمە تیمێکە لە کەسانی ماندوونەناس لە کەسانی هەڵگری بڕوانامەی بەرز و لە فەلسەفە و زانستە جیاوازەکان لە کەسانی ژنان و گەنجانی شاری هەولێر لە کەسوکاری سەربەرزی شەهیدان تیمەکی هەمە جۆرە دیارە ئەندامان و دۆست و لە یانگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر ئەمڕۆ بەپەرۆشەوە هاتن بەشداریان کرد کاندەکانی خۆیان بینی و ئومێد دەکەین لە داهاتوودا بەو گروتین و حەماسە زۆرەوە دەک بە لیستی 162 یەکێتی نیشتیمانی کوردستان. طبعاً زۆر خۆشحاڵم ئەو کەرنەڤاڵێکە ئیتر یەکەکە لەو هەنگاوانەی کە هەمومان بەبێ جیاوازی تاکەکانی کۆمەڵ ئەوەی کە ساڵی قانونی ڕێگەی پێدەدا بێ بەشدار بێ لە کارێکی سیاسی ئەو کارەیە کە تۆ دەچیتە سەر سندوقی دەنگدان و دەنگی خۆت دەدەی بەو لایەنەی یا بەو کەسێک کە تۆ پەسەندت کردیە ئەمڕۆ ئەو حەشامەتە خەڵکەکە کۆبوویتەوە لێرە مایە خۆشحاڵیە سەرەتایەکی باشە بۆ ئەوەی ئێمە بتوانین تازەبوونەوە دروستکەین چ لە سیاسەتی ناوخۆی کوردستان چ ڕنگدانەوەی لە سیاسەتی عێراقێکی یەکگرتو و لە دواییدا بۆ بەدیهێنانی تەواوی ئامانجەکانی گەلی کورد و هەنگاوناون بەرەو وڵاتێکی سربەخۆ بەرەو ژیانێکی باشتر بەرەو سیاسەتی برەوپێدانی کورد و کوردستانێکی ئازاد هیوادارم بتوانین هەموو لایەنەکان بەیەکەوە گورزێکی زۆر کاریگەر بین لە سیاسەتی داهاتووی عێراق و گۆڕینی سیاسەتی عێراق. چەند گرنگە تیمەکە یەکێتی نیشتیمانی کوردستان یا بەهێز هەبیتن دەناو پەرلەمانی عێراقیدا بۆ خەڵکی کوردستانێ. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە داکۆچی کار و هێزێکی کاریگەر بووە لە هەموو کات و ساتێکدا هیوادارین ئەو جارەش بە هەمان شێوە ئەو هێزە دەبێت کە هێزێکی فشار دروستکە بەڵام بە تەنیا یەکێتی نیشتیمانی کوردستاننا من لێرە پەیامم بۆ هەموو لیستە کوردستانیەکان یەکگرتنە بۆ بەهێزبوونی پێگەی کورد ئەو کاتە دەتوانین بەهێزتر بین قەید ناکە یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتەکەی وایە خۆی دائیمەن لایەنە نەتەوایەتیەکەی زۆر زەقا و لە هەموو کات و ساتێک هەڵوێستی خۆی هەبووە بەڵام دیسانەوە دەڵێم یەکریزی ماڵی کورد لە بەغدا لە ناوە خۆمان هەرچی یەک بە یەک دەکەین با بیکەین مشکلەمان نییە کوردستان هەمومان کوردین بەڵام لە عێراق پێویستمان بە کوردستانێکی بەهێز هەیە بە قەوارەیەکی سیاسی بەهێز هەیە. ڕۆژێکی مێژوویە ڕۆژێکی زۆر خۆشە لە شاری هەولێری خۆشەویست بە منێ ڕاگەانی لیستی 162 یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژێکی مێژوویە هیوادارم هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاوڵاتیانی شاری هەولێری سەوز پۆش بستنە سەر سندوقەکانی دەنگدان دەنگ بن بە لیستی 162 یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوودا یەکێتی نیشتیمانی کوردستان سەلماندی کە تەنها یەکێتیە دەتوانی شەڕی ڕاستەقینەی دەستوری بکات تەنها کاندیدەکانی و نێرەکانی یەکێتی نەتوانیان شەڕی دەستور بکەن مافەڕەوەکانی گەلی کورد بەدەست بێنن تەنها یەکێتیە ڕاستەقینە بۆ لەگەر ئەو دروشمانە کەویەتی هەر یەکێتی بووە توانیەتی دەست شەڕی دەستە و یەقەی ناوچەدا بڕاوەکان بکە ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ناوچەدا بڕاوەکان توانی لەگەر ناوچە کوردستانی دابڕاوەکان بمێنێتەوە بەجیان نێڵی بەڕاستی زۆر دڵخۆشین بەسەرکەوتنی ژمارە لیستی 162 لیستی مامەژیانە لیستی خوێنی شەهیدانە لیستی ئازادیە لیستی دیموکراسیە داواکارم لە خەرچی جەماوری شاری هەولێر شاری هەموو کوردستان دەنگ بدەن بە لیستی 162 بۆ ئەوەی خەڵک زیاتر ئازاد بی لە ڕووی دیموکراسیەت و لە ڕووی وەفایەک بۆ ڕێبازی مامەجان و ڕێبازی خوێنی شەهیدان. بەڕێز ئەگەر ئەمە بە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بچینەوە یەکێتی کوردستان لە کات و ساتێکی وا دامەزا کەس ئومێدی نەبوو جاچیتکە پێشمەرگە بستەوە شاخ تەنها بیرۆکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو توانی پێشمەرگە بنێتەوە شاخ و بەگشت داگیرکەر و دژمن دابستەوە دووبارە
پێشمەرگە بستەوە شاق وا لستی 162 لستەکە لستی شەهیدانە لستی مام جەلالە ئەوەی کە دەنگ بە لستی 162 دەنگ دەداتە شەهیدانی کوردستان دەنگ دەداتە حەق هەر شوێنێکی هەر جێگایەکە یەکێتی بوونی یەکێتی لێبوو ئازادی و دەسەڵات و بیر و ڕای زیاتری لێ و بۆیە دیسان داواکارم لە کە سوکاری شەهیدان و پێشمەرگە زندانی سیاسیان و کەمەندامان ئەوانیش شەهیدی زیندون و پێشمەرگە دێرینەکان چونی توێژی کۆمەڵایەتی بستن ڕۆژی دەنگدان بستنە سەر سندوقەکانی 162 خەرمانەکەی یەکێتی و ماماجان گەورە بکەن بە دەنگەکانیان زۆر سوپاس. ئەم دڵخۆشی ئێمە ئەمڕۆ دڵخۆشی سندۆقەکانە ئەم گردبوونەوە زەماوەریە گەورەی ئەمڕۆ لێرە دەیبینین سەرکەوتنی گەورەی یەکێتی نیشتیمانی کوردستانمان پێ دەڵێتن و پێمان دەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتووە لە انتخاباتی ئەمجارەیە. هناك تیمەکە بەهێز لە پەرلەمانی عێراقی چەند باشە بۆ ئێکەتی بۆ کورد و کوردستانی تیمی بەهێز لە بەغدا لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕنگ دەبینێتەوە چونکە تاکە هێزێک لە هەرێمی کوردستان هەبێتن هێزی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە هێزێکی نیشتیمانی و کۆمەڵێک کادیری پرۆفیسۆر و دکتۆری ئەمجارە کاندید کردە بۆ بەغدا بۆ ئەوەی ئەمجاریان لە هەولێرەوە لە کوردستانەوە بەغدا باژێنین چۆن جاران لە قەندیلەوە بەغدامان دەهەژان. یەکێتی سنبولمانە بە نەسرەوتن لاغەبە دەنگ دەدەین بە یەکێتی بەدیهێنەری ئاوات لیستی 162 وەری هیوایە هەڵهات بە خوێن دەنگی پێدەدەین دەیڵێینەوە هەموو کات بە خوێن دەنگی پێدەدەین دەیڵێینەوە هەموو کات. چەند دڵخۆشی ئابر بڕاگەهاندنا لیستە یەکێتی نیشتیمانی کوردستان. وەڵا زۆر دڵخۆشم بە یەکێتی نیشتیمانی کوردستان پێ خۆشحاڵ بووم ئێستا لە مەکتەب هیچ سیاسی ڕێک یعنی ئەوە بووینە زۆر دڵخۆشم. والله دەنگ بدەن بە لیستی 162 پێ خۆشحاڵە بوو. لێ بەڕادەیەکی زۆر دڵخۆشم بۆ ئەوەی پەیامەکەی مام گەورە بگەڕێنینەوە بۆ ئەوەی کە دەنگ بدەین بە 162 یەکێتی زیندوو بکەینەوە و هەمیشە زیندووە و ئیشەڵارەوە بە زیندویش دەمینێتەوە. سەرەتا بەخیان تەلەڤیزیۆنتان دەکەم زۆر سپاس بۆ بەدەبووتان بەڕاستی هەستێکی زۆر خۆشمەیە کە ئەمڕۆ لە ئاهەنگی ناساندی کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادە لە شاری هەولێر ئێمە وەک خەڵکی شاری جەماعەت شاری هەولێر بە هەموو خەڵکی کوردستان دووپات دەکەینەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەو ڕێبازەی مام کە بۆ ئێمەی داڕشتووە ڕێبازەکەی مام تا مردن بەناتێن یەکێتی لەناو دڵمانە خوێنمان کەسکە هەتا یەکێتی ما بێ کوردستانە لە خۆشی و کامرانی دەدەبێت ئەو کاتەی کە یەکێتی نما ئەو بزانە کە کوردستان لە ڕووخان و داخۆش دەبێتن. زۆر دڵخۆشم بۆ ئاهەنگە و بۆ دەست پێشخەرەکانی ئاهەنگەکانی یاساندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو کارمەندانی مەکتەبی سیاسی کۆشی سپی زۆر دڵخۆشی لە تەواوی ئەو مانگەش لە خزمەتدا و کاندیدی و هەر هەڤاڵێکی تێکۆشتەری یەکێتی نیشتیمانی کوردستاندا دەبین و بە دڵنیاییەوە زۆر دڵخۆشی تا یەکێتی مابی ئاسوودەیی و ئارامی لە پایتەخت و لە تەواوی ناوچەکانی کوردستان بەرجەستە دەکرێتنەوە بە دڵنیاییەوەش دەنگمان بۆ دەنجی 162 هەموو سەرکەوتنێکی یەکێتی سەرکەوتنی هەموو کوردە. بە هیچ شێوەیەک ئێمە ڕۆژ بە ڕۆژ بەخۆ دەبین چونکە جەماوەری یەکێتی یەکێتی نیشتیمانی کوردستان کاتی کە دامەزرایە لە باوەشی کوردستان دامەزرایە لە قورجی جەماوەر دایک بووە بە هیچ شێوەیەک ئێمە دەستبەرداری یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی ئەو ئاڵا پیرۆزەینە خاوەنی دەیان شەهید و داستانی نەبەردینە و خاوەنی سەدان پێشمەرگە تێکۆشەرین. چەند دڵخۆشی ئەمر بڕاگەهاندنا لیستە یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەوڕۆ زۆر خۆشحاڵم زۆر خۆشحاڵم بە ئەم ڕۆژە خۆشە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە لیستی 162 ئینشاڵڵا سەر دەکەون هیوا خوازن کاندیدەکان هەمیشە سەرکەوتوو بوون هەمیشە کاری باش بکەن لە بەغدای.
پایتەخت خۆدەوەکی برۆ شەهیدێکە عشیرەتۆ مزیری زۆر پێ خۆشحاڵین قەوەی 1962 هەموو جۆرە ئینشاءالله هۆ خوشی و خوشی دەبێت یەکێتی نیشتمانی یەکێتی نیشتمانی کوردستان هۆ حەزب شەهید و جەماوەری هەولێرێ و سوپۆسیە هەمە جەماوەرت کەین و سنووقی دەنگات ئەڵە بژێرینی یەکێتی لەسەر سنووقی دەنگات ئەڵە بژێرینی یەکێتی لیستی 1962 بۆ گەلی کورخەمیەتی دەنگ ئەدەین بە یەکێتی غەمی هەژارەرکێتی دەنگ ئەدەین بە یەکێتی غەمی هەژارەرکێتی بازیمان پێشەنگە فاکتەرە بۆ سەرکەوتن قوتابخانەی خەبات و فێرگەی عیلم و سەرکەوتن لیستی 1962 لیستی مەردی و نەسرەوتن هەموو دەنگی پێدەدەین بۆ ماڵی کوردیە خستن هەموو دەنگی پێدەدەین بۆ ماڵی کوردیە خستن لەسەر سنووقی دەنگات ئەڵە بژێرینی یەکێتی لەسەر